کەسایەتی بەهێز چێیە؟ ئێوە هەمووتان گوێبیستی ئەو بوون نەوها فلانە کەس زۆر بە شەخصیەتە یان فلانە کەس زۆر مۆزیبی کەسایەتیەکەیم. ئەمە چۆنە؟ ئایا کەسایەتی بەهێز چ جۆرە کەسێک دەگرێتەوە؟ چ سیفەتێکی تێدایە؟ یان چ ئاکار و ئەتوار و ڕەفتارێک لەناو ئەو کەسەدایە کە کەسی بەرامبەر مۆزیب دەکە بە خۆی؟ بەڕێزان، کەسایەتی سەرکەوتوو کەسایەتێکە کە پەیوەندی بە زاتی ئینسانەکەوەیە، واتە بابەتێکی ڕواڵەتی نییە ئەوەی کە لە مەسهەڕدا دەیبینی، بەڵکو پەیوەندی بە ناخی ئینسانەکەوەیە، پەیوەندی بە زاتی ئینسانەکەوەیە. یعنی بۆ نمونە ئەو ئینسانە ئەگەر بێت و لە تاریکی دابی چ ڕەفتارێک دەکا، چونکە عادەت وایە کەسایەتی بەهێز لە کاتی تاریکیدا بەدیار دەکەوێت، نەک لە کاتی ڕۆناچی. ئەو کاتانەی کە بە تەنها لەگەڵ خۆیتی، ئەو کاتانەی کە مەسەلەن شتێکی نەشیا و نەگونجاوی بۆ ڕێک دەکەوی، ئایا کەسایەتەکەی ڕێگەی پێدەدا ئەو کارە نابەجێ بکە یان ئەو کارە نەشیاوە بکە؟ بۆیە کەسایەتی بەهێز مساومەت لەسەر کەسایەتی خۆی ناکە. لەو کاتانەشی کە سەیر دەکەی شوێنەکە خۆ کەس ئاگای لێ نییە، تاریکە، با بڵێن هیچ کەسێکیش پێی نازانی، بەڵام بە هیچ جۆرێک مساومەت لەسەوەی ناکە کە کارێکی هەڵە بکە. لەبەرچی وایە؟ لەبەرەوەی باسمان کرد پەیوەندی بە زاتی ئینسانەکەوەیە. خۆ ئەگەرە تو تێبینی دەکەی سیر دەکەی کەسایەتیەک بۆ نمونە جلوبەرگێکی جوانی لەبەرە، پۆشتە و جوان، ئۆتۆمبیلێکی مۆدیل بەرزی لە ژێرە، یاخود پێڵاوەکەی زۆر گرانبەهایە، جلوبەرگەکەشی بە هەمان شێوە گرانبەهایە، بەڵام کاتێک کە قسەی لەگەڵ دەکەی سیر دەکەی 10 غرام عەقلی پێ نییە. لەوانەیە ئەسڵەن هەر ڕووشت نییە کە گفتوگۆ لەگەڵ ئەو جۆرە کەسایەتیدا بکەی. لەبەرچی وایە؟ لەبەرەوەی وەکو باسمان کرد کە زاتی ئینسانەکە گرنگە بۆ ئینسانەکە، ناخی ئینسانەکە گرنگە کە چ شتێکی هەڵگرتیە، خاوەنی چ سیفەت و مەبادئێکە، ئەوە گرنگە. ئەتوو لە ڕوانگەی ئەوەوە هەڵسەنگاندن بۆ ئەو جۆرە کەسایەتیە دەکەی، نەک لە ڕوانگەی ڕواڵەتەکەی کە چ شتێکی پۆشیە و لە چۆن دەردەکەوێتن. بەڕێزان، کەسایەتی بەهێز جۆرە کەسێکە زۆر هێمن و لەسەر خۆیە.